لە باکووری کوردستانی وەقاسی زوڵم هەیە، وەقاسی برچیبوون هەیە، وەقاسی دیکتاتۆریەت هەیە، ڕەڤ وەقاسی نینە. لە کوردستانە ئیرانێدا ئیعدامکردن هەیە، برچیبوون هەیە، پەرێشانتی هەیە، ئابووری نینە، بێکاری هەیە، و فرسەتە حرەکەتکردنەکی ئازاد و سربەست نینە. هون بەخۆت زانژبووی ڕژێمەکی ئیسلامیە دینیە مەزهەبیە لێ بە قاسی وێژی مرۆڤێن وێ دەرێ گەلێکی ڕەحەتن. لێ چما لە باشووری کوردستانی لە کوردستانە قاش و ئازاد و قاسی ڕاو هەیە بەڕاستی گەرەک مرۆڤ لەسەر vەیەکێ بفکرێ. هەرێک کەس بێگومان vەیەکێ بەوێ گرێددەن کو دەولەت نییە، هەگەر کو سانگی هەگەر کو دەولەت هەبە ئەو مەسەلە چارەسەر دەبن. یعنی بەڕاستی ئەو کەسێن کو وسا دەبێژن ماڵباتە سیاسیان یەن دز یە تاڵانچی یە ناعادیل گەلێکی تاوانبارتر. ji malbata Talebanî tawanbartirin, ji malbata Barzaniyan gelekî tawanbartirin, ji goran tawanbartirin. Ji bo ku berastî jî yanî niha li Başûrê Kurdistanê tu kar peyda bikî ji gêncan re kî pêşiya te astinge? Kî destê te digire? Yani tu cadeyan çêke kî pêşiya te astinge? Tu xaniyan ji millet ra çêke kî pêşiya te astinge? Tu abûdiyê pêş bixî kî pêşiya te astinge? Tu perwerdê û em bêjin tendurustiyê pêş bixî kî pêşiya te astinge? يعني او شرط ومرجن كنا على كردستان عراقي ده هنا لدولتان جي وقاسي نينه يعني بالا فريخو هي ارتشا خوي زيده هي بترولي بسري خو دشينه تركيا ودشينه اسرائيل ودشينه ايراني جوداري كسيناك حتى جوداري حكومتها عراقي جيناك حكومتها عراقي لخلق كرد زي ترخدي دردك وبرجوان رادشينه يعني او چگرێ دایی بە دەولەتێ هەیە خۆزی ئەو ژی نەبا یاکو هەیە. یعنی بەڕاستیژی تاوانبار نەتەنە یەکێتی پەدەکەیە، تاوانبار ئەو کەسن کو لەسەر ڕاگەاندنێ گوتنێن وسا دەبێژم بە تایبەتیش ئەژ ڕەوشەنبیرن باکوور دەبێژم ئەژ پارتیên سیاسی یا باکوور دەبێژم. يعني عيبكي مزنة براستي قالك هونج خوا فقرين لدما ريفراندومي وحتانها بالنافي بلا كردستان بابا دولة بلا برأيكيتيا نعبرا كردان هبه يعني هون بدزان رابا من برا هون ظلمي ديكن او مسألة نوسا يعني ها خبري وجنينا لكردستان دا وڵات پارێزی 10 ساڵە 20 ساڵە گۆڕتنێکی مەزن بە خۆرا دیتە. یعنی خەلک وڵات پارێزی بە ئاغڤە گرێنادن ji بۆی ku ئێک و لە سەرvê ئاخێ حکم دەکەن نوێنەرێ داگیرکەرانە نوێنەرێ تورکیانە نوێنەرێ ئیرانێنە. وڵات پارێزی لە جەموان عەدالەتە، وڵات پارێزی لە جەموان زگتێرکردنە، وڵات پارێزی لە جەموان ئارامی و ئیستیقرارە، وڵات پارێزی لە جەموان پێشخستنە پەروەردە و ئابووری و تەندروستیەیە. وڵات پارێزی ئەوە لە باشووری کوردستانێ لۆماژی لە دەرەوەی vê نەها لەسەر هەر ئاخەکی لە هەر وڵاتێکی ئەو تش هەبن نان هەبە ئازادی هەبە سەربەستی هەبێ و خۆ پێشخستن هەبێ ئیمکان هەبن لە ور ئەو لە وڵات پارێزی دیگەڕێن ئەو لە پۆلۆنیایە لە بەلاڕووس لە وڵات پارێزیە دیگەڕێن نەرە کوردستانە عراقی یا ئازاد. لۆماژی گەرەک سیاستمەدارێمە گەلک ڕەوشەنبیرێمە هایەوان ژڤێ گۆڕتنە سۆسیۆلۆژیک نینە تێن سەر تەلەڤیزیۆنێ پزگرێکا کوردێن باشوور وڵات پارێزیە یا پزگرێت تاتە وڵات پارێزیە تو نەوڵات پارێزی تو ji bo nako çend dînaran ji wan bistînî tê ser ragihandinê gotinên wisa bêmana û bêxîret dibêjî. Behsa dewletê dike behsa wêyekê dike qaşa ereb dixwazin federasyonê ji Kurdan bistînin. Yani berastî jî ew tiştên bêmana ku hinek rewşenbîr dibêjin pir xirab e. Welat parêzî ne ew e. و لەسەر بنگەها وڵات پارێزیژی سیاستکردن گەلێکی خەلەتە. ئەز مینەکە ژۆرا بێژم
پارتیا کارکەرێن کوردستانی پەکەکە 30 ساڵە لە باشووری کوردستانی سیاست دکا بەڵێ دیکە پارتیاوی هەنا بەڵێ چەند پارتیوی چێبوون حتا نەهاژی هەنا ئارتێشاویژیە سیاست مەدارێویژی هەنا سازیێوی ڕاگەاندنێژی هەنا لێژ بۆی و لەسەر بنگەها وڵات پارێزیە سیاست دکە لە هەڵبژاردنێدا بە 4 کاندیدان 1300 دەنگانی زێتر نانی تەنێ پەکێکێ بەرێ بەخۆ دەگۆت و هەرکەس بزانە 5,000 گەریلاوی هەبوون 5,000 گەریلا دکا 5,000 عائلە 5,000 عائلە بەریا 20 ساڵی نەها دکێچەند هەر یەکی 50 لەسەر زیاد بکەش بێک و کورد گەلێکی زاڕۆکان چێ دکەن دەبێت چەند حیساب بکە چما 1000 دەنگانی ji bo ku li ser bingeha wilat parêziyê herin kevrekî bavêjin Qereqolê tenê behsa kîmya salê bikin tenê behsa hatina eskerên Türk bikin boî ser sinûr lê edaletsizî heye rojnamevan tên girtin û tên kuştin xelek tê birçî kirin petrola Iraqê talan dike hikûmeta Kurdî talan dike حکوومەتا بەغدایش حیسێ عەرەبان پەترۆل دەدەی کوردان دەنگی خۆ ناکە و بناوێ یەکەتیانەتەوی پێویستە ئەم بە دزانرا ببن شەریک و لەوردە کانی عەدالەت کانی وڵات پارێزی کانی دیموکراسی و بەڕاستیژی ئەو خیتابەتە ئیرۆ نینە ئەو خیتابەتە ساڵە هەفتەیە ساڵە هەشتەیە و دەماوی دەرباز بووینە لۆ ماژی خەڵک دەنگی خۆ نادێت ئەو بێگومان خەڵک دەنگی خۆ نادەوی و نادەوی و نادەوی کی دەنگتینە پەدەکە لە کوردستانی دەنگی یەکەمینتینە خەڵک زێتر بێ ئومێد دەبێ و بەرەی خۆ ڕێکامرنێ پشتی پەدەکێژی پارتیەکی دنێ پارتیا سەکتۆرێن تایبەت ئۆزەل سەکتۆر قەتع الخاصە نێزی پەدەکێ دەنگانتینە مەزن دەبێ کو هەر شتێوی لەسەر ئەساسی پەرەیانە چەند قاچاقچی بە هەڤڕا لە هەفکردنە ئیدی هەر ساڵ خزمەکی خۆ دکەن ئەندامی پەرلەمانتوێ و فکرێکی وانژبووی و من گوت پارتیا کەرتێ تایبەتە فەرقێکی بە پەدەکی ڕانی نەژبووی و پەدەکەژی دەخوازە هەمی کەرتێن حکوومەتی ببن کەرتێ تایبەت و ئەو کەرتی تایبەت کینە بەرپرسێن پارتیانن کەسێن نێزی بەرپرسێ پارتیانن برایەوان پسمامێوانن کوڕخاڵێوانن کوڕمەتێوانن هەر کەسێکی فیرمایە کۆمپانیایەکی فەدیکە هەموو کەرتێن خزمەت گوزاریە پەروەردەژی دەناافدا تەندروستیژی دەناافدا دخان سەر کەرتێ تایبەت و بەوێ ڕەنگی کوردستان هەمی تێ تاڵانکردن ڕێکێک ji بۆی گەنجان نامینێ و ئەو گەنج لە دەرڤە وڵات پارێزیە دیکەن